منو خۆم داواکاریمەوەی دەرمانکەن بەڵام سوکایەتی بە مامۆستا نەکەن لە فکر و مێشکی تەلەبە شتێک دروست نەکەن کە خوێندن فشەیە مامۆستا شتێکی سووکە لەبەرەوەی خوێندن شتێکی گرنگە شتێکی پیرۆزە لە قورئانە یەکەم وشەیە ئەڵێ ئیقرا بخوێنە لەبەرەوەی من پێشەوەی داواکاریمەوە داواکاریمەوە دەرمکەن بەڵام سوکایەتی بە خوێندن نەکەن چونکە خوێندن هەر گرنگە هەر گرنگی خۆیە لە هەموو وڵاتێ لە هەموو شوێنێکەوە بەڵام کامانیانە خوێندن و مامۆستا و مەکتەب سوکەن ئەمە دیارە شتێک هەوتا لە پشت ئەمەوە کە ئیشی لەسەرەکرێت نەخێر تا ئێستا هیچ کەسێک تەنانەت بەڕێوەبەری پەروەردەی خۆشمان نەهاتووە لە دیوانێکمان بۆ بە وەک کە ئێمە هەر بۆچی سێم جارمانە کە بایکۆت ئەکەین پێشتری ژووتومانە کە ئێمە تەنها داواکارێکی زۆر سەرەتاییمانەیە ئەوش دامەزراندنمانە هیچ بیانوێکیشمان بۆ دەسەڵات نەهێڵاوەتەوە داواکاری ئێمە بەس لە سەرۆکوەزیران و جێگری سەرۆکوەزیران چکە ئەوەیە ئێمە ئەمانوێ بەس بەوان ئەکرێەوە هیچ یەک هەنگاویش یەک سانتیمیش داواکاری ئێمە نەچۆتە وەزارەتەوە زۆر بەداخەوە لە کاتێکا کە زۆرترین ئەرکمان لەسەر و هیچ مافێکیشمانیە.